تازەترین کتێبی یەکێک لە نووسەر و ڕۆمان نووسە دیارەکانی کورد ئەویش بەڕێز میران ئەبراهەمە کە لە ژێر ناونیشانی خانەقای میرزا لە کۆڕێکی ئەدەبی تایبەتە کە لەلایەن یەکێتی نووسەرانی بڵێن کورد لە قەی سلێمانیەوە ئامادە کرابوو کتێبەکە پێشکەش بە خوێنەران و بە ئامادەبوان کرا. ڕۆژی حوتێ مانگە لە هۆڵی یەکێتی نووسەرانی کورد لە قەی سلێمانی گروپی هاوڕێیانی خوێنەر کۆڕێکیان بۆ گفتوگۆکردن و تیشی خستنە سەر نووسین و بەرهەمەکانی نووسەر و ڕۆمانۆس میران ئەبراهام ڕێخست. لەو کۆڕەدا کە بەشێکی بەرچاو لە نووسەران و ئەدەب دۆستان ئامادەی بوون نوێترین بەرهەمی ئەم نووسەرە بەناوی خانەقای میرزا و سەرجەم بەرهەمەکانی دیکەشی خرانە ڕوو. خۆی هەرنەک بڵین نووسەر لەگەڵ خوێنەری خۆیان کللتور بەگشتی یعنی بینەر و ینی خوێنەر و بەرکەوتەی لەگەڵ بڵین نووسەر و هونەرمەندەکان بەرکەوتەیان لەگەڵ بینەر و خوێنەری خۆیانە ئەوە بەڕاستی زۆر گرنگە گرنگی خۆی هەیە بەداخەوە بۆ یەکێکی وەکو من کە دوورم لە کوردستان نیم ئەوە زۆر جار ئێماوە بە ڤیدیۆ لایف یان بە ڕێگایەکی ترە گرینە بەر ئەگەر فرسەتی وا ڕێبکەوێت کە من گەڕێمەوە ئێرە کۆڕێکی واساس بکرێتەوە وەکو ئاهەنگێک وایە دایمە بە تایبەتی ئەگەر کتێبێکی تازەش بڵاو کردبێتەوە وەکو کتێبی خانەقای میرزا کە ئەمڕۆ لێرە قسەی لەسەرەکەی گەڕان و ئەزمموی دەرەوەی سنوور هەڵبەتاوە ئاسی بینین و بیستن و بەرکەوتەکانمان بە شێوازێکی ترگەشە پێکات من ئەو مرۆڤەی بۆ نمونە پێش ئەوە نیم کە لە کوردستان ڕۆشتوون ئەوە کاریگەرێکی بێگومان لەسەر هەمومان هەیە ئێمە چوینەتە زمانی تر فێر بووینیم تێکڵاوی کللتورەکان بووین چوینەتە ناوماڵی ئەوروپیەکانەوە لە نزیکەوە هاوڕێتیمان کردوون بێجگە لەوەشی کە زمانی فێر بووین هەڵبەتە بەرادەب و هونەر و کللتوری ئەوان کەوتوین ئەوەی زافێکی بێوێنەی کردۆ سەرخەیاڵی ئێمە ئێساوەتانێ نەک تەنها لەسەر من نووسەرەکانی هاوڕێشم بە ژن و پیاوە کاریگەرێکی زۆر یعنی جیاوازیان کردووە لە چاو نووسەرانی پێش ساڵی 2000 ئەوە بە زۆر بەڕوونی هەستی پێکرێ لە ئەدەب و فەرەنگی کوردیە.